کۆشکی سپی دەڵێت باوڕێکی زۆر هەیە کە هێرشە ئارەسکراوەکەی دژ ئەیمەن زەواهری سەرۆکی ئەلقاعیدەی کوشتووە. بەڵام لە هەمان کاتدا کۆشکی سپی گوتێتی لە ناوبردننی ئەو دڕندەیە لەوانەیە هەڕەشەکە بنبڕ نەکات. ئەوانە لە باکووری ئەفریکان لە هەرێمی ساحیل لە سەرتاسەری هەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە یەمەندان. من لەوە تێدەگەم کە سەرنجمان لەسەر ئەفغانستانە، بەڵام ئێمە هەروەها چاومان لەسەر بەشەکانی تری جیهان هەڵناگرین. لەوەتەی ئوسامە بن لادن لە ساڵی 1980 ئەو گروپەی پێکهێنا، قاعدە چەندین ڕێکخراوی لابەلای تری لە خۆگرتووە لە ماوەی 10 ساڵدا لەسەر بنچینەی ڕقوکینە لە ئەمریکا و ئیسرائیل و لێکدانەوە توندڕەوەکانی ئیسلامەوە. ڕەنگە قاعدە چالاکانە لە ڕووی ئۆپەراسیۆنەوە پلانی هێرشکردنە سەر خاکی ئەمریکای نەبێت، بەڵام لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە دژایەتی ئەمریکا بەردەوامە تا بزانیت هەر ئەو ڕاستیە شتێکە کە نابێت چاوپۆشی لێ بکەین. ئەلقاعیدە بە تایبەتیش لە ئەفریقا ئەو شوێنەی کە دەستە و تاقمەکانیان لێیە گەشەی کردووە. ئامۆژگاری من بۆ بایدن و حکومەتی ئەمریکا ئەوەیە بەڵێ باشە دەتوانین سەرکردایەتی بکوژین، بەڵام پێم وایە ئەوە لایەنێکی زۆر چووکە لە شەڕی دژی تیرۆردا، بەڵام پێویستە جەخل لەسەر هۆکارەکان بکرێتەوە، فاکتەرەکانی سیاسی و ئابووری کە لە ڕاستیدا تیرۆریزم دەپارێزن. بەڵام مردنی ئەزەواهری کاریگەری لەسەر ئەو گروپانە دەبێت، هەرچەندە وەک سەرکردەیەکی کاریزمای وەک بن لادن بەدی نەدەکرا، بەڵام کەسێکی بەزەبڕوزەنگ بوو. زەواهری کاریگەری هەبوو لەسەر پاراستنی ئەم تۆڕە فراوانەی دەستە و تاقمەکانیان، گروپەکانی کە بە ئەرکەکانیان هەڵدەستان و لقەکانیان کە بەیەکەوە بیهێڵێتەوە هەر لە هەرێمی ساحیلەوە تا قۆچی ئەفریقا و تا دوورتریش لە دەوروبەری خۆی، کە ڕەنگە ئەو شتەیە کە دەبێت زیاترین ستایشی بۆ لەسەر بکرێت، هێشتنەوەی ئەو هاوپەیمانیەتیە و ئەنجامدانیەتی لە ماوەی شڵەژاوی بەهاری عەرەبی و سەرهەڵدانی دەوڵەتی ئیسلامیدا. ئەیکەواتە ئێستا چی؟ لەسەر ئەم مەسەلەیە سەرۆکڕون و ئاشکرا بوو. بەڕێوە بەرایەتیەکەم بەردەوام دەبێت لە چاودێریکردن و دەستنیشانکردنی هەڕاشەکانی ئەلقاعیدە، گرنگ نییە لەکوێوە هەڵقوڵێن. شیکەرەوەکان هەروەها داوای پشودرێژیان کردووە. ئەم گروپانە پشودرێژن و زۆر بەتوانان تاوەک بە جۆرێک لە بێزاریکەر یان پەسکەر بەلاوەیان بنێین. هەر چەندێکە دەزانم کە هەمووان دەیانەوێت سەرنج بخەنە سەر کێبڵکەی هێزی گەورە لەگەڵ رووسیا و چین و جەنگی جیهانی دژی تیرۆر فرامۆش بکەن، ئەمەوێت ئەوە بڵێم با پێش خۆمان نەکەوین. جێیباسە قاعیدە لە ساڵی 1993 یەکە بینجار هێرشی کردە سەر ناوەندی بازرگانی جیهانی و 6 کەسی کۆشت لەو کاتەدا، تا ڕادەیەک ئەوان تا 11 سپتەمبەری 2001دا گروپێکی نادیار بوون. بۆ راپۆرتی ئەنیتا پاوەڵ، شایان پاشا، دانی ئەمریکا، واشنگتن.